ئەوەی ڕۆژێک هەمووانی دەخستە پێکەنین، ئێستا هەمووان بە دیار جەستەی بێڕۆحیەوە دڵیان توندە و چاویان پڕە لە فەرمێسک. ئەمە تەرمی پێشمەرگە و هونەرمەند و ڕاگەیاندنکار بەرزانی قالی خەڵوزە کە شەوی هەژدا لە سەرنۆزدەی ئەم مانگە بەجەڵدەی دڵ شاری سلێمانی کۆچی دوایی کرد. کەشکۆڵ و دەیان بەرهەمی میدیایی و دوایینیشیان بەرنامە بەشێکبوون لە کارە هونەریەکانی ئەم هونەرمەندە. ڕووی خۆش و قسەی نەستەق و پێکەنی ناویەکانی هێندە زۆر بوون. هیچ کەس لە هاوڕێکانی بڕوا بەمەرجی ناکەن. ئەمەنە کۆسپێکی گەورەیە، ئەمەنە کۆسپێکی گەورەیە قەت تەسەورم ناکرد. یعنی بەڕاستی ئەمەنە کۆسپەکەی گەورەیە بەرزان. بەرنامەکە چۆن بوو؟ بەرنامەکە هەموو جارێ ئەو ڕۆحیە کرد بەبەرە، ئەو دروستیە کرد لەگەڵمانە. ئێمە خەسارەتی وا پڕ نابێتەوە، هەنێک کەس جێگەی ناگیرێتەوە. یەکێ لەوانە ئەو کاکە بەرزانە بوو کە لە ئێمە ڕۆژ بەشێک بوو لە جەستەی ئێمە بەداخەوە. جادانی ڕێڕەسماینیەکان تەرمی بەرزانی قالی خەڵوز لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی بەرەو گۆڕەسانی ئەوڵاغ لە شاری سلێمانی بەڕێکرا لەوێ بە ئامادەبوونی خانمی یەکەمی عێراق و بە ئامادەبوونی سەدان کەس لە هونەرمەند و هاوڕێکانی تەرمەکەی بە خاک سپێردرا. گۆڕەکەشی لای گۆڕی کوڕا کۆچ کوردوەکەیەوە بوو کە ئەویش هاوشێوەی باوکی ساڵی 2007 بەجەڵدەی دڵ کۆچی دوایی کرد. ئێمە بڕیار بوو پێنجشەممە کە کاتە وەزانم سبێنێ و دووسبێ ئەبووە بەرنمەیەکی تازەی بەرنامەمان تۆمار کردە، بەڵام بەداخەوە کۆچەکەی کاکە بەرزان لەوە چێ کۆتایی بە بەرنمەکەش بێنێ. ئەم کۆچەی ناوەخت بوو بەڕاستی بۆ کاک بەرزان. بەرداخەوە شاشەی کوردی زۆر پێویستی بە بەرزان هەبوو لەبەرەوەی خەڵکەکە بێتاقەتە، خۆی بێتاقەتە. بەرزان گەنجینەیەک بووانی کەس کەم کەسەی ناسی بەڕواڵەتمان بینی، بەڵام لەژێرەوە پڕبوو لە فرۆشەی جوان، پڕبوو لە خەمی گەورە. بەرزانی قالی خەڵوز ساڵی 1961 لە گەڕێکی کانیاسکانی شاری سلێمانی لا دایک بوو. لە ساڵی 1970 و لە تەمەنین 18 ساڵیەوە دەبێتە پێشمەرگە و دوای شۆڕشیش بەرزان لاگەڵ پۆلێک هونەرمەندە خەباتیان دەبێتە خەباتی هونەر و تەنز لە نادادەکانی دەسەڵات و کۆمەڵگا دەگرن. ئەمیر محەممەد کورسان نیوز سلێمانی.